سڵاوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هەروەها هاوکارم ئەمیر هاتوونێتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکە لە بەرنامەی ئێمە بینەران کە هەموو ڕۆژانی هەفتە ڕۆژی جومعە پێشکەش بە ئێوەی خۆشەویستە. سپاس گوڵنازیان لەلای منیشەوە سڵاوتان لەبێت حازیزان و خۆشەویستان هیوادارم کە لە هەر کوێیەکەن ساغ و سلامت بن و مەجالیەوەشتان هەبێت تا کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش بینەر و بیسەرمان بن. هەر لێرەوە دەست پێ دەکەین بینەرانی هێژای ئێمە و بینەران هەروەکەم ولایەک ئاگادارن حیزب و لایەنە سیاسیەکانی چالاک لە کوردستان ڕۆژی چوارشەمەی ڕابردوو ینی دوێنێ واتە سێ ڕێبەندان مانگرتنی سەراسەریان لە کوردستان بانگەواز کرد. ئەم بانگەوازە دژ بە سیاسەتی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی و ئەگەری لە سێدارەدانی چەند هەڵسوڕا و چالاکی مەدەنی و سیاسی لەوانە پەخشان عەزیزی و وریشە مورادی بوون. ئێوە دەزانن کە سیاسەتی سەرکوت لە ناوخۆی ئێران و کوردستان لە حاڵێکدا کاراکراوەتەوە کە کۆماری ئیسلامی لە نێو گێژاوی قەیرانی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی، ئەمنیەتی و سیاسەتی و دەرەوەدا گرفتار بووە. توانایی بەڕێوەبردننی وڵاتی لە دەستاوەوە لە لێواری داڕماندایە. هەر بۆیە پەنای هێناوەتە بەردوایین ئەمڕازەکانی خۆی واتە سەرکوتی سیستماتیک و توندوتیژی و پەتووی سێدارە. پشتڕاستکردنەوەی حکمی ئەعدام بۆ زیندانیانی سیاسی ئەو پەڕی وەحشیگەری دەسەڵاتی ئیسلامی نیشان دەدات کە بەنیازە و تۆڵەی شکستەکانی لە خەڵک کاتە. بەڵێ بانگەوازی مانگرتن لەلایەن هێزە سیاسیەکان دژ بەم سیاسەتە بوو کە لە کوردستانی شۆڕژگەر ڕۆژی چوارشەمە سێی مانگ بەڕێوەچوو. خەڵکی کوردستان وەکو هەموو جارەکانی پێشبوو بەدەم ئەم بانگەوازەوە هاتن و یەکدەنگ و لە ئاسێکی بەرینی جەماوەریدا سیاسەتی سەرکوتگەری کۆماری ئیسلامیان شەرمەزار کرد و بەدەنگێکی بەرز ڕایان گەیان نا بۆ سزای ئێعدام، نا بۆ سەرکوتگەری و نا بۆ بێمافی. ئێوە بینەرانی ئەم بەرنامەیە و هەموو خەڵکی کوردستان ڕۆژی چوارشەمە بە مانگرتنتان لاپەڕەیەکی پرشنگداری دیکەتان بە مێژووی خەباتی هاوچەرخی کۆمەلگای کوردستان زیاد کرد. بانگەوازی مانگرتنی گشتی بۆ بەرپرسدانەوەی سیاسەتی سەرکوتگەرانەی کۆماری ئیسلامی هەروەکو چاوەڕوان دەکرا لەلایەن ئێوە وەڵامێکی لێبڕاوانەی وەرگرت. لە ماوەی کورددا کە بانگەواز بۆ مانگرتن کرا ڕژیمی کۆماری ئیسلامی هەرچی لە تواناییدا بوو بۆ پێشگرتن لە بەڕێوچوونی مانگرتن بەکارهێنا. بەڵام ئێوە خەڵکی شۆڕژگێڕی کوردستان نیشانداندا کە پێشەنگن و هەڕەشەکانی کۆماری ئیسلامی ناتوانێت کار لە ئیرادتان بۆ گەیشتن بە ئاواتەکانتان بکات. نیشانتاندا بەرابەر بە سیاسەتی سەرکوتگەری کۆماری ئیسلامی بێدەنگ نابن و نیشانتاندا هەڵسوڕاوانی سیاسی و مەدەنی ڕۆڵەکانی خۆتان بە تەنیا بەجێ ناهێڵن و پشتیوانیان. بەڵێ بۆیە ئێمە هەر لێرەوە و لە ڕێگای ئەم بەرنامەوە پڕبەدڵ پیرۆزبایی گەرمی خۆمان پێشکەش بە ئێوە جەماوەری شۆڕشگێڕی کوردستان دەکەین کە ئەم ئەزمونە مێژوویەتان بە سەرکەوتن گەیاند. ماندوونەبوونیتان لێ دەکەین دەزانین لە هەلو مەرجی نالەباری ئابووریدا گەلێک زەحمەتتان توش بووە. بەڵام ئێوە ئازایانە و لێبڕاوانە هاتنە دەنگ و لە پێناو ئاواتەکانتان کە بەدیل گیراون لە زیندانەکانی کۆماری ئیسلامی ڕێبواری بەدی هاتنی بوون. هیچ کەند و کۆسپێکی سەرڕێگاتان نەناسی هەروە بە پێویستی ئەزانین سەرجەم لە تێکۆشەرانی ناوخۆی وڵات و هاوڕانی بەشی هەواڵ و ڕاگەاندن و هەڵسوڕاوانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەو پەڕی جۆش و خرۆش و ماندووی نەناسی و بێوچان هەموو کاتەکانی خۆیان خستە خزمەت سەرکەوتنی ئەم مانگرتنە گشتیە شکۆدارە پیرۆزبایی بڵێن و دەستیان بە گەرمی دەکوشین. ڕێز و پێزانینی خۆمان ئاراستەی سەرجەم ئەو کەس و لایەنە سیاسی و مەدەنی و کۆمەڵاتیانە دەکەین کە شانازی بە شاریکردن لە ڕێخستن و بە سەرکەوتن گەیاندنی ئەم مانگرتنیان هەبووە. پەیامی سیاسی ئەم مانگرتنە گشتیە ڕوون و ئاشکرایە. سیاسەتی سەرکوتگەری کۆماری ئیسلامی ڕێگا پێنەدراوە شۆڕشیژن ژیان ئازادی بەردەوامە و خەڵکی زۆر لێکرا و بێبەش وەرە و ئیرادیان بۆ سەرکەوتن بەرزە و کۆماری ئیسلامی بە سیاسەتی سەرکۆت ناتوانێت مانعی بێ. ئازیزان، ئێمە دەزانین کە تا گەیشتن بە سەرکەوتنێکی چارە نووساز هێشتا ڕێگای پڕهەوراز و نشیوی زۆرمان لە پێشدایە کە دەبێت هەنگاو بە هەنگاو هەموو هێز و توانایی خۆڵام خەینەگەڕ بۆ تێپەڕاندنی ئەو مۆدایە. سەرکەوتنی مانگرتنی سێ ڕێبەندانی 1403 واتە ڕۆژی چوارشەمە هەنگاوێکی پتەوتر بوو. بەو ئاراستەیەدا و وەجارێکی ترنیشانیدا خەڵکی کوردستان ئامادە دەبن بۆ تێپەڕاندنی کەند و کۆسپەکان و لە ئامێزگرتنی ئازادی و سەربەرزی. بە ئەوەش بڵین مانگرتنی سیاسی گشتی سنەتێکی جێکەوتووە لە کۆمەلگای کوردستاندا. ئەم جارەش خەڵک هێزی یەکگرتوانەی خۆیان لەم شێوازی ناڕزایەتی دەربڕینی سیاسیەدا ئەزمون کرد.
بەم حاڵەوە ئێمە هێشتا لە ڕێگای گەیشتن بە سەرکەوتنی کۆتایی هەندێک قۆناغمان لە بەردەمدایە کە دەبێ بە ژیری سیاسی و بە هەمان ئیرادە و ڕۆحیەی خەباتکارانی تا ئێستا خۆمان بۆ تێپەڕکردنیان ئامادەتر بکەین. مانگرتنی گشتی کاریگەربوونی خۆی لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا بۆ زەمینگیرکردنی هێزە سەرکوتگەرەکان نیشانداوە. خەڵکی کوردستان بە گرچنەبەری ئەم شێوازەی خەباتی جەماوەری تا ئێستا چەندین جار هێزە سەرکوتگەرەکانیان لە بەرامبەر ئیرادەی یەکگرتوانی خۆیاندا بە چۆکداهێنەوە. ئەم مانگرتنە جارێکی تر سیمای جەماوەری بوون و کۆمەڵایەتی بوونی ئەم ئاخێزەی ئێستای دژ بە سیاسەتی سەرکوتگەرانەی ڕژیمی ئیسلامی و بۆ دامەزراندنی داهاتوویەکی باشتر بەڕوونی بە خەڵکی دنیا نیشاندا. سەرکەوتنی و مانگرتنە لە هەمان کاتدا پامێکیش بوو بۆ ئەو لایەنانەی دەرەوە کە ڕادەی پشتیوانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە کۆمەڵە و حیزبە سیاسیەکانی چالاک لە کوردستان بەکەم دەگرن و ئەو ڕاستیە لەبیر دەبنەوە کە مێژوو لەگەڵ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە. مانگرتنی گشتی چوارشەممە سەی مانگی ڕێبەندان یەکێکە لە مەیدانەکانی دروستکردنی ئەو مێژووە. دەستی هەموو تێکۆشەران و هەڵسوڕاوان و جەماوەری خەڵکی یەکگرتوو کە ئەم سەرکەوتنیان مسۆگەر کرد بە گەرمی دەگوشین و سڵاو دەنێرین بۆ هەموو زیندانیا خۆراگرە سیاسیەکان و پێیان دەڵێن خەڵکی کوردستان لەگەڵتانن و فیداکاریەکانی ئێوە فرامۆش ناکەن و سیاسەتی سەرکوتگەرانەی دژمنانی ئازادی و ئینسانیەت لە هەموو جیهان شەرمەزارەکەن. بە یا ئەو ڕۆژەی دەرکی زیندانەکان دەشکێنین و هەمومان پێکەوە ئاڵای سووری ئازادی و بەرابەری دەشەکێنینەوە. ئێستا لەم بەشەدا گوڵناس پێما هاوڕێنی هاوکارم لە بەشی مونتاژ دووبارە ویددیوانی کە ڕۆژی چوارشەممە بەدەستمان گەیشت بوو لێرەدا هەر لەم بەرنامەژدا پێشکەش بە بینەرانی عەزیز دەکەم بچین ئەمانە بینین دواتر دێنەوە سەر بابەتێکی تر. شنەی بەسۆز و تاو بەسۆز و تاو دامە و بەهار بەفریداگیر کاری وڵاتەکەم باوەکەم باو منژی لەمە مەژی لەم وای دوایە زاران ئەو لێ پژان دیسانەوە گردە هاویم مەیڵێمەوە گۆرانی ژیان هەیڵێمەوە گۆرانی ژیان هەیڵێمەوە گۆرانی ژیان سەوای باوە کوژراو هێرمێز کەڕژێنێ بە تەسا من بە سۆستێ لاوەستینام باقینترم لەو هەناسا من باوەڕێم بوومە لەرزەم دێڵی زەوی دەلە
دلرزنم کی وتلان لا بندنم همو جیان هاجنم ده هاجنم من روناکی آسوجنم وقتا وضیم بوجر دستان من شورشی ماغر السورة كي كردستان هاجر السورة كي كردستان هاجر السورة كي كردستان هاجر السورة كي كردستان گوڵناس هەر بۆ خۆشت ئاگاداری لە هەواڵەکاندا هاتبوو کاتژمێر دەی سەر لە بەیانی بڵین ڕۆژی دووشەممە نوێی بەفرانبار هەواڵێک سەبارەت بە کوژرانی دوودانە دادوەری بەدنا و جناتکاری کۆماری ئیسلامی بناوەکانی عەلی ڕازینی و محەممەد موقیسە و برینداربوونی دادوەرێکی دیکە لە دەستگای قەزایی تاران بڵاوبەوە دیارە بینەرانیش ئاگادار بوون ئەم هەواڵە خێرا دەنگیدایەوە و زۆر کەس خۆشحاڵی خۆیان بە شێوازی جۆر بە جۆر دەربڕی ڕاستە تیرۆر شێوازێکی خەبات لە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی جەماوەری نییە و نابێت جێبگرێ ئەوەش ڕاستە تیرۆر ئامرازی دەستی دیکتاتۆریەت و دەسەڵاتێکی مستەبد و سەرڕۆیە بەڵام ئەم دوو کەسە لە زمرەی کاربەدەستانی دەستگای سەرکوتگەری قەزایی یەکێک لە گەندەڵترین و دژە خەڵکی ترین پایەکانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بوون کە لە مەحکەمەی فەرمایشی حکمی ئیعدام و کوشتنی زۆر کەسی بێتاوانیان دەرکردووە زۆر کەسکە بەدەست ئەم دوو قاچڵا حکمی لە سەدارەدانیان بەسەردا سەپا و تاوانیان تەنیا حەقخوازی بووە حەقخوازی کە ئەڵبەت لە سیستمی قەزایی کۆماری ئیسلامیدا تاوانە ئیعدامیان قەچڵی حکوومەتی ئیعدام دەخڵقێنێ کۆمەلگایەک کە لەسەر بنەمای سەرکوت و زیندان و ئەشکەنجە و ئیعدام ئیدارە دەکرێت تند و تیژیش دەخڵقێنێ بەڵێ ئەمیر زۆر ڕاستە ئەم سیستمە بە ناودادوەریە لەسەر بنەمای نامرۆڤانەترین و کۆنەپەرستانەترین یاساکانی پاشماوەی سەردەمی نەزانینی لە دادگا سەدە ناوەڕاستیەکانی ئەوروپا بەڕێوە دەچێت کە ئەم دوو قازیە و زۆر قازی تر ئێستا چالاکانە بەڕێوە دەبن خەڵکی تووڕە و وەڕەز لەم دەسەڵاتە ئینسان کوژە جوار وایە ڕق و بێزاریان لە جیاتیەوەی کە سەریەک بخەن بیکەن بەهێز بۆ لە ناوبردننی سیستم و دەسەڵاتێکە قاتڵی وەکو عەلی ڕازینی و محەممەد موقەیسە و دەیان و سەدان قاتڵە و تێرۆریستی تر لێی سەوز دەبێ دەگاتە گیانیان و تاکڕەوانە عمل دەکەن ئەم خەڵکە تووڕە و لە دڵە واتە ناڕازین جێگای لۆمەکردن نین ئەوەی وا دەبێت لۆمە بکرێت دەسەڵاتی ئینسان کوژی کۆماری ئیسلامیە بەڵام دەبێ بزانین کۆماری ئیسلامی وەکو دەسەڵاتێکی جنایەتکار بەکاری تاگڕەوانە لە ناو ناچێ و لەوانەیە دەسەڵات کردەوەی تاگڕەوانەشی پێناخۆش نەبێت تا پاساو بۆ جنایەتەکانی بێنێتەوە ڕێگا بۆ بەهێزبوونی خەڵک بگرێت بڵێ وایە لەم سیستمە کۆنەپەرستانەدا ژنان مافی دەورەییان نییە یاسای قەساس تەعزیر و شەلاق و لێدان لە پێش چاوی جەماوەر لە زمرەی ئامرازەکانی ئەم دەستگا دژە خەڵکیان لەم سیستمەدا ئەشکەنجەدانی زیندانی بەناو تەعزیر دەرگاکانی بەهەش بەڕووی ئەشکەنجە گەردا دەکاتەوە دەستڕێژیکردنە سەرکچان بەر لە سێدارەدان پاداشتی قیامەتە گەندەڵی لەم سیستمە بەناو دادپەروەریە ئیسلامیەدا کە یەکێکە لە پایەکانی ئەم ڕژیمە ڕیشەی داکوتاوە بۆ گەنی گەندەڵی لەم دەسەڵاتە بە جۆرێک وڵاتی داگرتووە کە نەکوشتنی ڕازینی و موقیسە بەڵکو تەنیا لافاوی شۆڕشی جەماوەر دەتوانێت بیشواتەوە بچینە سەر نامەکان گوڵناس ئەگەر موافقی هاوڕەیەکی بەرنمەکەمان کە خۆی بە داڵاهۆ لە کرماشانەوە ناساندووە لە پامێکدا دەڵێت لێتان ناشارمەوە هەرچەند هەمیشە سۆزێکم بۆ خەڵکی کوردستان بووەوە دەمزانی کە بە درێژایی مێژوو ناحەقیان بەرابەر کراوە بەڵام زۆر بە بزوتنەوەی کوردستان ئاشنا نەبووم بەڵام شۆڕشی ژینا هاندرم بوو بۆ ئەوەی وڵامی ئەم پرسیارە بدۆزمەوە کە ئەم بزوتنەوەیە چییە و بۆ سەری هەڵدا و ئێستا لە چ دۆخێکدایە ئەوەش بڵێن بەرنمەکانی ئێوە یاریدەدەرێکی باش بوون و تا ڕادەیەکی زۆر وڵامی ئەم پرسیارانم وەرگرتوێتەوە ئێستا ئەگەر مەجالتان هەیە پێم باشە لەسەر بنەمای سیاست و هەڵوێستی کۆمەڵە لەسەر بزوتنەوەی شۆڕشکێڕانەی کوردستان قسەی زۆرتر ببیستم هەرچەند لەوانەیە ئەم پرسیارم لاتان سیر بێ چون ئەوەش دەزانم سیاست و هەڵوێستی کۆمەڵە بۆ خەڵکی کوردستان ڕوونە و پێی ئاشنان بەڵام هەروەک باسم کرد علاقەیەکی زۆرم هەیە کە زۆرتر لەم بارەوە بزانم
و حەزەکەم هاوڕەیەکی باش و ئەرکتار بم بۆ خەڵکی تێکۆشەری کوردستان. بەڵێ زۆر سپاس لە کاکداڵەهەوە بەڕێزیان نامەیەکیان بە فارسی بۆ نردوین کە ئێمە گەڕانمانەتەوە بە کوردی چونکە باسی ئەوەی کردبوو کە بەرنمەکانی ئێمە چاو لێ دەکات پێمان وایە لە کوردی قسەکردنی ئێمە تێدەکات دەبێت بە کاکداڵەهۆی عزیز بڵێن بە پێچەوانەی پرسیارەکەمان لا سیر نییەوە پێشوازی لێ دەکەین بەڵام مەجای بەرنمەکەمان ئەوەندە نییە چابەوەردی باسی سیاست و استراتژی کۆمەڵە لە بزوتنەوەی کوردستان بکەین هەر بۆیە داوامان لە کاکداڵەهەوەیە سەری سایتی کۆمەڵە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بدات و لەوێ زۆر بابەتی دەست دەکەوێت کە بە فارسیش نووسراوە دەتوانێت استفادە لێ بکات بەڵام تاو جێگایە کە لە مەجای ئەم بەرنمەیەدا بێ زۆر بە کورتی دەتوانین ئیشاراتێ بە چەند بابەتی سەرەکی بکەین ئێمە پێمان وایە لەگەڵ زاڵبوونی هژمونی سیستمی سەرمایه‌داری لە ئێران نەتەوە جۆڕاجۆرەکانی ناو جۆغرافیای ئێران بە زەبری سەرکوت و ئاسپێڵەکردن بە ناچار یەکدەست کراون و هاوکات دوتیارانی هەژار و خۆشنشینانی گوندەکانی بە شێوەیەکی سەرەکی بوون بە کرێکارانی کۆچبەر لە کامی ئەو گۆڕانکاریانەدایە خەبال لە دژی ستەمی نەتەوایەتی خەبال لە دژی ئەو جیاکاری هەڵاواردنانەیە کە لەلایەن حکوومەتی ناوەندی و شۆڤێنیستی ئێرانیەوە سەپێنراوە هەروەها خەباتی کرێکاران وشنان لە پێناو بەدەستێنانی مافی ڕێکخراوبوون مانگرتن ئازادی ڕادەربڕین و هیتر لە زمرەی شێوازە جۆراوجۆرەکانی سەرهەڵدانی بزوتنەوەی شۆڕگێڕانەی خەڵکی کوردستان بووە. حکوومەتی ناوەندی ئێران کاکداڵەهۆ لە کاتی دروستبوونی دەوڵەت نەتەوەی زۆرملێ لەلایەن ڕەزاشاوە لە بنەڕەتدا بوونی نەتەوەکانی دیکەی لە چوارچێوەی جۆگرافیای ئەم وڵاتەدا ڕەت کردوتەوە وا سەرکوتی کردوون. جگە لە سەرکوت شکڵ و شێوازە ئاشکراکانی ستەمینەتەوەی لە کوردستان لە دواکەوت و ڕاگررتنی ئابووری بە ئەنقەست لە بەرچاوگرتنی ماف و ئیمتیازی تایبەت بۆ دەست و پەیوەندیەکانی دەسەڵات سەرمایه‌گوزاری نەکردن لە ژێرخانەکانی ئەم ناوچەیە بە تاڵانبردنی سامانە سروشتی و کانەکان ئاستی نزمی خزمەتگوزاریەکان بە ئەمنیەتیکردن و پادگانیکردنی ناوچەکە قەدەغەکردنی خوێندن بە زمانی دایکی و دوورخستنەوەی ئەو نەتەوانە لە پێکهاتەی سیاسی و ئیدارەی ناوچەیی وڵاتدا بەڕوونی دەبیندرێت. هەمووی ئەم سیاسەتە شۆنیستیە لەسەر شانی خەڵکی کوردستان قورسایی کردووە و دەشیکات وەخوازیاری کۆتایی هێنان بەم ستەمە نەتەوایەتیان بەڵام هەموو کاتێک بە بیانی جۆرا و جۆر سەرکوت کراون دژی ئەم سەرکوتگریە و سەرکوتگەریە و دژی ئەم بێمافیا بزوتنەوەیەکی جەماوەری هاتوتە ئاراوە کە هەروە ئیدامەی هەیە تا بتوانێ مافە سەرەتاییەکانی لەوانە مافی دیاریکردنی چارەنووسی سیاسی خۆی بسەلمێنێت. بڵێ واقعیەتەوەیە کە تەنانەت شۆڤێنیستە ناوەندگەرەکانی ناو ئۆپۆزیسیۆنیش لە زمرەی نەیارانی سەرسەختی مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەکانی نیشتەجێی ئێرانن. بێداگری ئەوان لەسەر پاراستنی تەمامیەتی ئەرزی دژایەتیکردنی ئاشکرایە لەگەڵ مافی گەلان بۆ دیاریکردنی چارەنووسی خۆیان و دەرخەری ئەم ڕاستیە کە مافی خەڵکی کورد ئەگەر تێکۆشانی بۆ بکات و وەڵامی سەرکەوتووە چون لای ئەوان ئەم مافەیانێدا بەشکردنی ئێران و ئەمە بە قازانج و بەرژەوەندی خۆیان نازانن لەسەر بەسێنی فەزایەکی لەو چەشنەیە کە کۆمەڵە توانیویەتی وەکو ڕەوتێکی چەپ و کۆمۆنیست بە نوێنەرایەتیکردنی ویستی داواکاری ئابووری سیاسی ژینگەی و جێندەری و فەرهەنگیەکانی لە کوردستان ببێتە ڕەوتێکی کۆمەڵایەتی ڕەوتێکێک کە هەر لە سەرەتای بەدەسەڵاتگەیشتنی ڕژیمی ئیسلامیدا خەبەت و خۆڕاگەریەکی جەماوەری لە دژی ئەو دەسەڵاتە ڕێکخست لە بەرامبەر کۆنەپەرستانی ناوچەکە و خان و فێئۆدالەکاندا ڕاوەستا و بەرگری لە مافی خەڵکی کوردستان واتە کرێکاران زەحمەتکێشان و ژنان کردووە شۆڕەکانی شار و گەڕەکەکانی دامەزراند و خۆڕاگری و بەرخۆدانی لە کوردستان کردە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی بەرین داخوازیەکانی بزوتنەوەی شۆڕژگێڕانی کوردستان لە کۆمەڵێک داخوازی ڕێفۆرمخوازانەی گۆڕی بۆ داخوازی ڕادیکاڵ و شۆڕژگێڕانە دیفاعی لە مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەکان کرد و لە پێناو گەشتن بە کۆمەڵگایەکی ئازاد و بەرابەر بە دوور لە هەر چەشنەستەم و هەڵاواردن و چەسانەوەیەکدا خەباتی کرد. بەڵێ ڕەوتی چەب لە کوردستان و لە سەرویانەوە کۆمەڵە بە بەردەوامی خۆی وەک هاوپەیمانی بزوتنەوە سەرتاسەریەکانی کرێکاران مامۆستایان ژنان خوێندکاران خانەنشینان و دادخوازان زانیوە لە بەرامبەر ناسیۆنالیزمی ئێرانی و جۆرەکانی تری ناسیۆنالیزم خەبات و خۆڕاگری کردووە لەم ساڵانەی دواییدا گەلێک بزافی ناڕزایەتی پێشکەوتن خوازانە لە کوردستان پێکهاتوون کە نمونەیەکی ئاشکرای ئەم بەڕێکخراو بوونە کۆمەڵایەتیەیە دوایین نمونەی نە ئاخرینیشیان بریتی بوو لە ئاخێزی شۆڕشگێڕانەی ژینە
کە چاوگەی دروشمی ژن ژیان ئازادی وە گەلێک تاکتیکی پێشکەوتن خوازی لە چەشنی مانگرتنی گشتی بوو. بەڕێوەچوونی ڕێوڕسمەکانی نەورۆز نمونەیەکی درەوشاو بوو لە زیندووبوون و توانایی بەرزی ڕێخستنی هەڵسوڕاوانی مەدەنی لە کوردستان. بێگومان کوردستان بە پشتبەستن بە نەریت و ئەزمونونەکانی 45 ساڵی ڕابردوو و ئەوەی کە کۆمەلگایەکی ڕێکخرا و حیزبیە جێگە و پێگەیەکی گرنگی دەبێت لە بزوتنەوەی خوازیاری ڕووخاندنی ڕژیم و داڕشتنەوەی دەسەڵاتی دوای کۆماری ئیسلامی. بەڵام لە هەمان کاتدا نابێ ئەوە لەبیر بکرێت کە لە کوردستاندا حیزب و مەیلی سیاسی جیاوازی سوسیالیستی، ناسیۆنالیستی، لیبراڵی و ئاینی سەلەفی بوونیان هەیە کە هەر کامەیان کەم تا زۆر خاوەنی پێگەی کۆمەڵایەتین. چەکداربوونی ئەو حیزب و لایەنانە دۆخەکەی ئاڵۆزتر کردووە. تەنها گەشەکردن و پەرەسەندنی خەباتی کۆمەڵایەتی بەرین و خۆڕێکخستن لە ڕێکخراوە مەدەنی و چینایەتیەکاندا دەتوانێت مەترسیەکانی سەرچاوەگرت و لە ئەگەری بەریەککەوتنی چەکدارانەی ئەو گروپانە و یان بوونی ئەم یان ئەو گروپ بە ئامرازی پیلانگەریەکانی حکوومەتی ناوەندی پوچە بکاتەوە و هێزە چەکدارەکان بخاتە خزمەت هاوڵاتیانی ڕێکخراو لە شۆڕاکاندا. بەرنامەی کۆمەڵە بۆ دەسەڵاتی جەماوەری لە کوردستان و هێڵە گشتیەکانی استراتیژی ئەمە سەبارەت بە پرسی کورد و پەسەندکراوەکانی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە لە زمرەی ئەو بەڵگەنامە بنچینەیانن کە تیاندا سیاسەتی خەباتکارانەی ئێمە لە کوردستان داڕێژراوە و بنەمای کار و چالاکیەکانی ئێستای کۆمەڵە. ئەم بەڵگەنامانە هەروەک باسکرا ورتر بنەمای سیاسەتەکانی ئێمە دەخاتە بەرباس و ئێمە هەر لێرەوە کاک داڵاهۆی ئەزیز دەڵێن کە دەتوانێت لەم سایتانەدا ئیسفادان لێ بکاتی وادارین کە وەڵام بەم پرسیارەت بەدڵ بێت کاک داڵاهۆی ئەزیز و سپاس دەکەین. چین ناوبڕێک بوونی گوڵمەس دواتر دێنەوە سەر نامەکانی تر. چندا سخت و دور بی آویر دور مای پی تو آگر بی ای آخبات چندا سخت و دور بی آویر دور مای پی تو آگر بی بریا بیرست جارم برناد او میره هر دم آباد بریا بیرست جارم برناد او میره هر دم آباد لە ماوەی پێشوودا باسی داهاتووی ئێران و کوردستان باسێکی گەرمی نێو کۆڕ و کۆمەڵەکان بووە بە تایبەت کە گۆڕانکاریەکان ڕەوتی خێراتری بەخۆیەوە گرتووە. ئەمە خۆی لە خۆیدا جێگەی سەرنجەوە نیشانی لەوەیە کە خەڵکی ئێران و کوردستانیش بە تایبەتی لانیکەم لە نێو بەشێکی بەرچاویدا چاوەڕوان نین یان تەنیا تەواشاچی ڕووداوەکان نین، بەڵکو دەیانەوێت تا ئەو جێگەیە کە دەتوانن لەسەر ڕەوتی ڕووداوەکان کاریگەریان بێت، بەڵام چۆن دەتوانن و بە کام ڕێگا و شوون.
بەڵام بەم پرسیارانە بۆ خۆی جێگای باسێکی گرنگە هەر بۆیە چەندین ناممان لە ژمارەیەک لە هاوڕێیانی بەرنامەی ئێمە و بینەران بەدەست گەیشتووە کە هەر کامیان بە جۆرێک هەر ئەم پرسیارانە دێنێتە گۆڕێکە لە ئەگەری ئاڵوگۆڕەکاندا ئەرکە سەرەکیەکانی هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان دەتوانێت چی بێت لە چەند پامی جیاوازدا نەسرین ئازاد دیاکۆ ناسر هەڵمەت و بێهروز لە چەند شاری کوردستانەوە داوایان کردووە لەمبارەوە قسە بکەین بەسپاس لە هەموو ئەم هاوڕێیانە ئێمە لە بەرنمەکانی پێشووی ئێمە و بینەران دیارە لێرش گوڵناز لێرە بوو کە باسمان لەوە کرد هەوڵمان داوە لەم بارەوە زۆر بدوین لەسەر داوای ئەم هاوڕێیانە جارێکی تر سەرەکیترینی ئەم ئەرکانە دەخینە بەرباس دیارە ناکرێ و گونجاو نییە ئێمە لەوە زیاتر قسە بکەین ئەمە ئەرکی هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانە کە بە هەڵسەنگاندنی ژیرانەی بارودۆخەکە هەنگاو بنێن کە تا ئێستا شوا بووە بۆیە هیوادارین کە لە کۆڕ و کۆبوونەوەکاندا ئەم باسانە پوختە بکرێت و ببێ بە نەخشە و عملێکی دیاریکراو و کاریشی بۆ بکرێت بەڵامی لە درێژەی قسەکانی تۆدا منیش بەڕای سپاس لەم هاوڕێیانە کە پەیام و نامەیان بۆ نردوین گەرەک من بێژم کە بەڕاستی دەبێ وشیارانە هەنگاوەکانمان بۆ ئامادەگی لەگەڵ هەلومەرجی تازە چرترکەینەوە مەبەستمەوە نییە بڵێم کۆماری ئیسلامی زۆر بە پەلە دەڕۆخەیان کات بۆ ڕۆخانی کۆماری ئیسلامی دیاری بکەم مەبەستمە ئەوەیە کە بێژم هەروەکو ئەم هاوڕێیانە لەم نامانەدا ئاماژیان پێکردووە ناوچەکە لە بەردەم ئاڵوگۆڕدایە ئێرانیش ناتوانێت لەم ئاڵوگۆڕانەدا بەدور بێت ئەوەی وا بەرچاوە ئەم ئاڵوگۆڕانە لە گۆڕینی نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە قازانج و بەرژەوەندی کۆماری ئیسلامی نابێت لانیکەم تا ئێستا نەبووە کۆڵێکی شکستی سیاسی و استراتیژیکی توش بووە هەر ئەمانە ناتوانێت تەئسیری لەسەر هاوسەنگی هێز لە ناوخۆی ئێران نەبێت بە کورتی گەرەک من بێژم کۆماری ئیسلامی نەتەنیا بۆ ناوچەکە بەڵکو بۆ ناوخۆشی هەمان کۆماری ئیسلامی تەنانەت چەند مانگ پێش ئێستای خۆی نییە کز و لاواز بووە هێرش و پەلاماری بۆ سەر خەڵکو و نمایشی هێزی بۆ شاردنەوەی ئەم زعف و ئەم زعیفبوونەیە هەیە لە حاڵ ئەوەی وا مهمە ئێمە لە هەلومەرجێکداین کە ئەگەری زۆر پێشهات هەیە هەر کام لەم پێشهاتانە دەتوانێت چارەنووسی سیاسیمان بگۆڕێ بۆیە کاتێک قسە لەسەر ئامادەگی دەکەین بۆ ئەوەیە بتوانین تەئسیری لەسەر چارەنووسی خۆمان بێت بەڵێ دیارە لێرە لە قسە و باز لە سەرسەرەکیترین ئەرکەکانمان بۆ ئامادەگی زۆرتر قسە لەسەر کوردستان دەکەین قسە لەسەر کوردستان مانای ئەوە نییە چارەنووسی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ئاستی سەراسەریدا بۆمان مهم نییە بە پێچەوانەوە ئەم بزوتنەوەانە هەرچەند بەهێز بن ئەرکی ئێمە لە کوردستان بۆ دیاریکردنی چارەنووسی خۆمان ئاسانتر دەکات بۆیە هەموو جارە پێداگریمان کردووە لەسەر پەیوەندی بزوتنەوەی کوردستان لەگەڵ بزوتنەوەی سەراسەری و دانەبڕان لە بزوتنەوە سەراسەریەکان بەڵام ئەوەش دەزانین کە کوردستان هەندێک تایبەتمەندی هەیە کە مەجال بۆ هەوڵدان بۆ ئامادەگی لەوانە تێیدا فراهەمتر بێ و هەروە ئەوەش دەزانین بە سەرهەڵدانی نیشانەکانی زەعیفبوونی دەسەڵاتی سیاسی لە ناوەند کوردستان لەوانەیە لەگەڵ دۆخێکی تازەتر ڕوبەڕوو بێ کە تا ڕادەیەک جیابێ لە ئاستی سەراسەری هەر بۆیە قسە و باسی ئەم جارەمان لەسەر کوردستان و ئەرکی هەڵسوڕاوانی کۆمەڵەیە لە کوردستان ئەمیر پێش هەموو شتێک ئەوە دەزانین کە هەڵسوڕاوانی سیاسی و مەدەنی بە بەرینایی شار و گوندەکانی کوردستان لە تۆڕێکی بەریندا پێکەوە پەیوەندیان هەیە ئەم توێژە لە هەڵسوڕاوان لە جێرگەی چالاکی سیاسی و کۆمەڵایەتی لە جێرگەی ڕێخستنی مانگرزنە گشتیەکان لە کوردستان لە جریانی ڕێخستنی یارمەتی بۆ زیان لێکەوتوانی بوومەلەرزە و لافا و هیتر ڕێخستنی ئاکسیۆن بە بۆنەی ڕۆژی جیهانی ژن و ڕۆژی جیهانی کرێکار لە جریانی ئاخەزە جەماوەریەکان و چالاکی ژینگەیی چالاکی بواری هونەر و ئەدەبی و هیتر یەکتریان ناسیوە و پێکەوە پەیوەندیان هەیە لە جریانی ئەم چالاکیانەدا متمانەیان بە یەکتر پەیدا کردووە لە بارودۆخی ئێستادا چالاکیکردنی ئەم پەیوەندیانە قایمکردن و پەرەپێدانیان بەرەو چالاکانە و کەسایەتی خۆشناوەکانی بزوتنەوە ناڕزایەتی کۆمەڵایەتیەکان لە کوردستان یەکێک لە ئەولەویەتەکانی هەڵسوڕاوانی کۆمەڵایەتە بێبی خەنەکان بەڵێ لەم قۆناغدا زۆر پێویستە هەڵسوڕاوانی کۆمەڵە زیاتر لە هەموو کاتێک لە پێگەی ڕێکخەر و ڕێبەری بزوتنەوە کۆمەڵایەتی و ناڕزایەتیەکانی کۆمەلگادا دەرکەون هەر بوارێکی کۆمەڵایەتی لە هەوڵدان بۆ وەڕێخستنی بزوتنەوەی دژی بێکاری وەڕێخستنی ناڕزایەتی جەماوەری دژ بە گرانی و نەبوونی خزمەتگوزاری لە شارەکان پێویستە ببێتە ئەولەویەتی چالاکیەکان ئەو هەڵسوڕاوانە کە لە جەرگەی چالاکیەکانی ئێستادا پەروەردە بوون دەتوانن ڕۆڵێکی بەرچاویان لە هێنانە مەیدانی جەماوەری ناڕازیدا هەبێت
یارمەتیدانی ڕێخستنی کرێکاران، معلیمانی تێکۆشەری کوردستان و خانەنشینان، ژنان و لاوان و ژینگە پارێزان و هونەرمەندان و ئەدیبان بۆ ئەوەی ئەم ڕێخستنە بەرەو هەموو شارەکانی کوردستان پەرەبستێنێت، ئەم ڕێکخراوانە لە کاتی خۆیدا دەتوانێت بە خێرایی جەماوەری تر بێتەوە. هەر لەم پەیوەندیدا ڕێخستنی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە گەڕەکەکانی پەراوێزی شارەکان هێنانە مەیدانی ئەم هێزە مەزنە و کۆمەک بە ڕێخستنیان یەکێک لەو بوارانەیە کە پێویستە سەرنجی بخرێتە سەر. لە ئیدامەدا دەتوانین باس لەوە بکەین لەگەڵ گەشەکردنی بزوتنەوە ناڕزایەتیەکان پێویستە دەست بەجێ ناوەندەکانی جەماوەری لە گەڕەکەکانی شارەکان، شارۆچکە و گوندەکان دامەزرێن. دەبێ ئامادە بین کە لەگەڵ سستبوونەوەی پایەکانی دەسەڵاتی ڕژیم لە کوردستان و باشەکشێکردنی ژنان و پیاوانی ڕێکخراو لە ناو شۆڕاکان و ناوەندەکانی دەسەڵاتی جەماوەری کۆنترۆڵ و ئیدارە و بەڕێوەبردننی کۆمەڵگا بەدەستەوە بگرن و بۆشایی دەسەڵات پڕکەنەوە. نابێت لە بیری بکەین کە هەرچی لە سەردەمی ڕاپەڕینی سیاسی و شۆڕژگەرانە نزیکتر دەبینەوە، هەوڵی ڕەوت و گروپە کۆنەپەرستەکان بۆ پێکهێنانی تەفرەقەی نەتەوەی و ئاینی زیاتر دەبێت. پێویستە بە هۆشیاریەوە ئەم تەفرەقە لە ناکاوانە پوچە بکرێتەوە. لە کاتی ئێستادا کە بیرۆکەیەک بۆ ڕوخاندنی ڕژیمی کۆماری ئیسلامی چاوی لە هێرش و پەلاماری دەرەکی بڕیوە و بۆ زەوتکردنی دەسەڵات لەسەر سەری خەڵکی کوردستانەوە پلاندار ڕێژێ، هەڵسوڕاوانی کۆمەڵە پێویستە خەڵکی کوردستان لەژێر نەفوزی ئەم سیاسەتە کۆنەپەرستانەیە بێنە دەرە و باوەڕ بە هێزی خۆیان و هێزی هاوپشتی لەگەڵ بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکانی دیکە لەسەر تاسەری ئێران بۆ ڕوخاندنی شۆڕژگەرانەی حکوومەتی ئیسلامی هەرچی زیاتر بزوتنەوەکانی خۆیان بەهێز بکەن. لە ڕێگەی ئەم چالاکیە ئینقلابیانەوە کاری نەخشەمەند و ڕێکخراوانە دەتوانێت دەرفەتی تازە بۆ پێشڕەوی بزوتنەوە شۆڕژگەرانەکانی کوردستان پێک بنێت. دەتوانین لەو دەرفەتانەی کە پێش دێ بە شێوەیەکی گونجاو کەڵگوەرگرین و ئەو مەترسیانێژ کە هەڕەشە لە خەڵکی کوردستان دەکەن پوچە بکەینەوە. وڵا هیوادارم کە ئەم بەڕێزانی کە لە شارە جۆرا جۆرەکان ئەم پرسیارەیان کرد بوو ئێستا وڵامیان بە پرسیارە وەرگرت بێتەوە. دەچینە سەر نامەی کاگڕەزا لە شاری سەقزەوە. کاگڕەزا باس لە دوی ڕێبەندان ساڵۆگەری دامەزراندنی کۆماری مەهاباد دەکات و دەڵێ پاش 79 ساڵ لە دامەزراندنی کۆماری مەهاباد خەڵکی کوردستان لە بەردەم هەلێکی نوێدایە کە دەبێ و ئەشێ بتوانێت بە دەرس وەرگرتن لە ئەزمموی خەبات و تێکۆشانی لە پێناو سەلماندنی مافی چارە نووسی خۆی کەڵکی لێوەرگێ. کاگڕەزا لە نامەکەی داروان نووسیوێتی دامەزراندنی کۆماری کوردستان بەڕێبەری قازی محەممەد لە شاری مەهاباد لە دوی ڕێبەندانی 1324 هەتاوی دەرەنجامی گەشە و پەرەسەندنی بیر و ویستی نەتەوەی بوو کە لە ئەنجامی کرانەوەی بارودۆخی سیاسی و هاوکاتیش خەباتی پێشووتری ڕێکخراوە سیاسیەکانی کورد لە دژی دەسەڵاتی ملهۆڕ و سەرکوتگرانی ڕەزاشا و ململانەی زلهێزەکان لە ناوچەکە هاتبووارەوە. پاش سەرکوتکردنی خەبات و تێکۆشانی شێخ مەحموود لە باشووری کوردستان و شۆڕشە یەک لە دوای یەکەکانی باکووری کوردستان و پاش پیلانگێڕی دژی شۆڕشی اسماعیل ئاغای سمکۆ، سڕینەوەی پەیمانی سێڤەر و لە بەرچاو نەگرتنی نەتەوەی کورد لە سایسپیکۆ و لۆزان ڕاگەاندنی کۆماری کوردستان شکاندنی شەقی بێدەنگی و حاشاکردن لە مافی خەڵکی کوردستان نەتەنیا لە ڕۆژهەڵات بەڵکو لە هەموو بەشەکانی کوردستان بوو. بەڵام کۆماری کوردستان بەداخەوە لە هەمان کاتیشدا زۆر کەم و کۆڕی هەبوو کە دەکرێت بدرێتە بەر ڕەخنا و خوێندنەوەیەکی نێو زانستی بە مەبەستی وانە لێوەرگرتن و هاوکات دووپات نەکردنەوەی هەڵە و کەم و کوڕیەکان لە پێناو بەهێزکردنی بنەماکانی خەبات و تێکۆشان بۆ ئێستاکە و داهاتووی بزوتنەوەی شۆڕشی ئێرانی کوردستان لەبەرچاو بکرێت. ئەمیر کاگڕەزا هەروەها نووسیویەتی ئەمڕۆ پاش 79 ساڵ لە دامەزراندنی کۆماری کوردستان خەڵکی کورد بە گشتی لە دۆخێکی هەستیار و چارەنووسازی ناوچەکە و جیهاندایە. 7 ئۆکتۆبری 2023 ڕۆژهەڵاتی ناوەڕاست جارێکی تر تووشی شەڕ و ئاڵۆزی کرد و بازنەی شەڕ ئاستێکی بەرفراوانتری لەخۆگرتەوە. محوەری مەقاومەت بە سەرکردایەتی کۆماری ئیسلامی ئێران لە ناوچەکە زەبری گەورەی بەرکەوت و چیتر توانایی مانۆڕ و تێرۆر و ملهۆڕی نەماوە. جگەلەوە لە ناوخۆی ئێران مەترسی ڕاپەڕینێکی جەماوەری بۆتە کابوسی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی و هەروەها بابەتێکی گرنگ ئەوەیە کە بزوتنەوەی کوردستان جێگە و پێکەی شایستەی لە نێو بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ناوخۆی ئێران پەیدا کردووە. زلهێزەکانی جیهان و هاوپەیمانانیان لە ناوچەکە لە پێناو قازانج و بەرژەوەندی خۆیان
خەریکی داڕشتنی پلانی نوێ بۆ سنووری جۆغرافیا و سیاسەتی ناوچەکە. بەڵێ لە ئاوا بارودۆخێکدا ڕۆژاوای کوردستان پێگەیەکی تایبەتی لە سووریا بە تایبەت دوای ڕوخانی ڕژیمی ئەسەد بەدەستێناوە و جێی سەرنج و پشتیوانی ناوچەیی و جیهانیشە. باشووری کوردستان ئەگەر بتوانێت بەسەر کێشە ناوخۆیەکان و ململانەی حزبی ڕزگاری بێ دەتوانێت هاوپەیمانێکی گرنگ بێ بۆیان. کۆی ئاماژەکان دەرخەری ئەوەن خەڵکی کورد ئێستا پێگەی لە هەمیشە لە ناوچەکە و جیهاندا بەهێزتر بووە و ئەمەش ئەرکی تازە دەخاتە سەرشانی هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان کە بە لەبەر چاوگرتنی ئەزمونەکانی تا ئێستا بە لەبەر چاوگرتنی بەرژەوەندە باڵەکانی خەڵکی ستەمدیتووی کوردستان لەم دۆخە بۆ بەهێزکردنی بزوتنەوەی شۆڕشگێڕانی کوردستان هەنگاو بنێ. هاوپشتی و هاودەنگی پشبەستن بە هێزی ڕێکخراوی خەڵکی کوردستان کەڵگوەرگرتن لە دەرفەتەکان لە چاوەڕوانمانەوە لە پێناو استراتیژی زلهێزەکانی ناوچەکە سەلماندنی دموکراسی لەسەر بنەمای دەسەڵاتدارێتی جەماوەری پەیوەندی لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ئاستی سەراسەری و گەلێک ئەزمموی تر دەتوانێت بە لە بەرچاوگرتنیان هەنگاوەکانمان پێش بخات. ئەمانە و هاوکات لاوازبوونی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ناوچەکە و لە دەستدانی هاوپەیمانێک وەک سووریا هەروەک باسکرا دۆخی نالەباری ئابووری سیاسی و کۆمەڵایەتی ڕژیم لە ناوخۆی ئێران لەلایەک و ئەگەری سەرهەڵدانی دووبارەی ئاخێزی جەماوەری و هەڵپێچانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لەلایەکی تر ژینگەی لەبارن بۆ ئەوەی استراتیژی لەسەر بنەمای بەرژەوەندی خەڵکی زوڵم لێکراوی کوردستان دابڕێژێ. لەم پێناوەدا گرنگی هاوپەیمانی و یەکگرتووی هێز و حیزبە سیاسیەکان زیاتر لە هەمیشە پێویستیەکی حاشا هەڵنەگرە. کەڵگوەرگرتن لە هەل و دەرفەتەکان بۆ خەڵکی کوردستان کە هەمیشە کەمترین پاڵپشتی ناوچەیی و جیهانی بووە ئەرکێکی ئەخلاقی و مێژووی ڕێبەران و تێکۆشەرانی کوردستانە. کاکڕەزا لە کۆتایی نامەکەیدا نووسیویەتی پێداگری من لەسەر هاوکاری و هاودەنگی تێکۆشارانی کوردستان لە قۆناغی ئێستادا مانایەوە نییە کە جیاوازیەکان نەبینم و هەتانەیان ناسم. کوردستان کۆمەڵگایەکی چینایەتی و مەیلی سیاسی جیاوازیش بوونی هەیە و بابەتێکی یاساییە، بەڵام بەرنامەی جیاواز و استراتیژی جیاواز ناتوانێت ڕێگر بێت لەسەر ئەوەی کە تێکۆشەرانی کوردستان لەسەر سەلماندنی مافی دیاریکردنی چارەنووس بۆ خەڵکی کوردستان هاودەنگ و هاوکار نەبن. دوای ئەم مافە بە کام شێوە لەلایەن خەڵکی کوردستانەوە دیاری دەکرێت باسی ململانەی سیاسی و فکری مەیلە جیاوازەکانی کوردستانە کە بڕیاری لەسەر ئەدرێت. ئێستا گرنگەوەیە کە لە ئەگەری ئاڵ و گۆڕەکان خەڵکی کوردستان بتوانن بە سەلامە لێی دەرباز بن و هەنگاوێک بە سەلماندنی ئاواتەکانیان نزیک ببنەوە. ئەم پێویستە مێژوویە دەبێت بە تەواوەتی دەری بکرێت و هەنگاوی بۆ هەڵبگیردێت. بەڵێ زۆر سپاسی کاگرەزا دەکەین بۆ هەڵوەستێکی دروست و گونجاو کە لە نامەکەیدا ئاماژەی پێداوە. سپاس دەکەین کاگرەزا. بچین ناوبڕێک ببینین دواتر دێنەوە سەر پێما ئەگە هەڵەنەکەم دوا بابەتمان دەبێت. سودەینەوە خزمەتان فەرموو. ای یاران یاران دوست یاران بیده یانو نازارم پنیشان دیده یانو نازارم پنیشان دیده اینجا راحتی جسه میند بارکم تسکین و بالای فرج خارکم
ئازیزان هەروە خۆشتان ئاگادارن سەرنجام ئاگربەست لە نێوان حەماس و ئیسرائیل واژۆکرا و پاش 15 مانگ لەوە دەچێت کاولکاری و کوشتنی خەڵکی بێتاوان ڕابۆسێ ئەگەرچی ئەم ئاگربەستە کاتیش بێت هەرەوەش جێگەی پێشوازیکردە زۆر دەمێکە بیرروڕای گشتی دژ بەم شەڕە و ئەم وێرانکاریە بوون بەڵام ململانەی بەرژەوەندە جیاوازەکانی سەرمایه‌داری کاتێک تووشی قەیران دەبن پەنا بۆ شەڕ و کاولکاری و خوێن ڕەشتن دەبن و تا دیاریکردنی هاوسەنگی هێزی نێوانیان درێژە بە شەڕ و وێرانکاری ئەدەن و بێباکن لەوەی کە لە ئاکامی ئەم سیاسەتانە ئینسانەکان قوربانی دەکرێن و ئاوارە و دەربەدەر دەکرێن. ئەمە سەرەتای نامەی کاک شەفیق بوو کە لە بۆکانەوە بۆی ناردون. کاک شەفیق لە درێژەی نامەکەدا نووسیوێتی بەشێک لە ئەندامانی ناو حکوومەتی ئیسرائیل دژ بە نەتانیاهۆن. ئەم ئاگربەستیان بە شکست بۆ ئیسرائیل وەسف کردووە. کۆماری ئیسلامیش لەلایەکی ترەوە باس لە شکستی ئیسرائیل بەرامبەر بە بەرەی مقاومەت دەکات. بەڵام بۆ خەڵکی فلستین و هەموو ئینسانەکانی وشیار و ئازادی خواز ئەم شەڕە هەر لە سەرەتاوە کە حەماس دەستی پێکرد هەڵبەت قسە لەوەیە کە نەتانیاهۆ بە ئەنقەز ڕێگەی بۆ هێرشێکی لەو شێوەیە کراوە هێشتبووە بۆ ئەوەی بۆ بیانوەوە سیاسەتی دەستڕێژی کارانی خۆی لە دژی خەڵکی فلستین بەرەو پێش بات دەر هەر حاڵ ئەم شەڕە 15 مانگ درێژەی خەیاند گەلێک جنایەتی سامناکی لەلایەن دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیلەوە نمایش کرد کە ویژدانی هەر ئینسانێکی ئازارداوە هەر بۆیە بۆ ئەم خەڵکی ئازادی خواز و دژ بە شەڕ ئەوە مهم نییە کە کێ سەرکەوتنی بەدەستێنا و کێشکەستی هێنا مهم ئەوەیە کە ئەم شەڕە کۆتایی پێبێت. ئەوە ڕاستەوە هەروەکو تۆ باست کرد ئەمیر ئەم ئاگربەسە هەرچەند کاتیش بێت دەبێت پێشوازی لێ بکرێت و دەست بەجێ یارمەتی خەڵکی زیاندیتووی فلستین بدرێت کە بتوانن پاش ئەم هەموو ماوە دوور و درێژە نەفەسێک بکێشن و بتوانن بیلەوە بکەنەوە کە بۆ وایان بەسەر هاتوو چۆن دەتوانن بۆ سەلماندنی مافەکانیان بەر بە کارەساتی وا بگرن. کاک شەفیق دەڵێ سەرڕای ئەم ڕاستیە من پێم باشە ئاوڕێک لە تەبلیغاتی کۆماری ئیسلامی بدەمەوە کە بە بڕوای من یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەم تراژیدیە گەورە ئینسانیە لە فلستین بوو. بۆم کارە بەڕای کاک شەفیق 3 خاڵی سەرەکی هەن کە تەبلیغاتی کۆماری ئیسلامی بۆ سەرکەوتن پوچەڵاکاتەوە. ئەم 3 خاڵە بریسین لە یەکەم ڕادەی گەیشتن بە مەبەستەکانی شەڕ، دووهەم کنترۆڵکردنی کەش و هەوای شەڕ یان هەمان مەیدانی شەڕ و سێهەم دوورکردنەوەی دوژمن لە مەیدانی شەڕ. لەسەر ئەساسی ئەم 3 خاڵە بزانین کۆماری ئیسلامی وەکو بەرەیەکی ئەم شەڕە ئایا تێدا سەرکەوتوو بووە یامنە؟ بڵێ یەکەم ئەوەی ناونرا تووفانی ئەلەخسا نەیتوانی ببێتە هۆی پێکهێنانی دەوڵەتی فلستین نەتەنیاوە بەڵکو غەزە لە کۆنتترۆلی حەماس چووە دەرێوە تەنانەت کەرانەی باختەریش کۆنتترۆلی بەدەست ئیسرائیل چەند قات زیادی کرد جگەلەوە مەبەستی سەرەکی کۆماری ئیسلامی لە پاڵپشتی ئەم شەڕە و یارمەتیدانی بۆ گەماڕۆی ئیسرائیل و لە ناوبردننی بە ئاکام نەگەیشت گەماڕۆ تێکشکا وە جارێ دەسەڵاتی ئیسرائیلیش دڕتر لە جاران ماوەتەوە دووەم حیزبوڵای لوبنان وەک بەهێزترین و پڕچەکترین هێزی بەرەی مقاومەت لە ناوچەکە وە پشتیوانی سەرەکی حەماس بەڕادەیەکی بەرچاو لاواز کراوە ناچاریش کرا بکشێتەوە بۆ ئەو دیوی ڕووباری لیتانی جگەلەوە ئەم هێزە بەڕادەیەک زەعیف بووە کە کاریگەری لەسەر ساحی سیاسی لوبنان لە چاو ڕابردوش لەدەستاوە سێهەم سووریە وەکو پردی نێوان هێزەکانی بەرەی مقاومەت بە تەواوی لەدەستچوو و لەوە ناچێت جارێکی تر ببێتە شوێنی پێکەوە گرێدانی بەرەی مقاومەت چوارم بە ئاگربەست لە لوبنان و فلستین حوسیەکان کە زەربەی زۆر قورسیان بەرکەوتووە ئیتر ناتوانن کاریگەری بەرچاویان بێت و دەکەونە ئەولاوە لە خاڵی پێنجمدا کاک شەفیق دەڵێ بە لە بەرچاوگرتنی ئەو خاڵانەی سەرەوە هەشتی شعبی لە عێراق ئیتر توانایی بربرەکانی نەماوە بە تایبەت ئێستا کە لەژێر گوشاری ئامریکا و ئیسرائیلە و تەنانەت لە ناوخۆشدا بۆ هەڵوەشانەوە شەشم زیادە لەمانە غەزە بە تەواوەتی وێران بووە بەشێک لە لۆبنان و سووریا زیانی زۆر بەرچاوی دیتووە دەیان هەزار کەس قوربانی کران کە تا ماوەیەکی زۆر ئاسەواری چاڵی شەڕ لەسەر شانی خەڵکی ئەم ناوچەیە قورسایی دەکات بەم جۆرە بەرەی مقاومەت بە تەواوەتی زعیف کراوە گرنگتر لەوە ئیتر کۆماری ئیسلامی هیچ پاساوێکی نامێنێ بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل و وعدەی سادقی سێ پوچەڵکرایەوە لە ماوەی ئەم 15 مانگەی شەڕدا هێزی ئیسرائیل دەرتر بووەتەوە و هاوکات لە چەند جیهاددا واتە لە چەند شوێن شەڕی ئەزمون کرد و پشتیوانی ئامریکا و ڕۆژاوا بوو و سەرنجام توانی دیلەکان ئازاد کەواتە مەبەستی ئیسرائیل لە پشتیوانیانی بەڵێ
ئیسرائیل ئەگەرچی لە مەیداندا سەرکەوتنی بەدەستێنا بەڵام نابێ شکستە ئیستراتیژیەکانی لە بەرچاو نەگرین. یەکەم ئەم شەڕە سەرڕای ئەو هەموو جنایەتە و کاولکاریە نەیتوانی پێکهێنانی دەوڵەتی سربەخۆی فلستین وەک داوایەکی ڕەوای خەڵکی فلستین لە ناو بەرێت بە پێچەوانە. ئەم داخوازیە لە نێو ڕای گشتیدا وەک ڕێگا حەلێکی گونجاو بۆ کۆتایی هێنان بەم کێشەیە زۆرتر بەیاخی پێدرا. دووهەم جنایەتەکانی دەوڵەتی ئیسرائیل لە کەرتی غەزا بیرروڕای گشتی دژ بەخۆی بەهێز کرد تا ئەو جێگایە وەک تاوانباری شەڕ ناسران. ڕاستە حەماس زەربەی قورسی بەرکەوت و ڕاستە زۆربەی بەرپرسان و فەرماندەکانی کوژران، بەڵام وەک ڕەوتێک هەرمایەوە و لەوانەیە دەرفەتی هەبێت کە بتوانێت دووبارە خۆی ڕێک بخاتەوە. بە کورتی ئەگەرچی ئیسرائیل لەم ماوەی ئەم شەڕەدا بەهێزتر دەرکەوت، بەڵام کێشەی فلستین چارەسەر نەکراوە و بۆیە ئەم کێشەیە لە سەرشانی ئیسرائیل و هاوپەیمانانی هەروە قورسایی دەکات. کاک شەفیق لە کۆتاییدا دەڵێت بە بڕوای من سەرکەوتن لەم شەڕەدا مانای نییە و کۆماری ئیسلامی تەنیا بۆ پاساوی شکستەکانی بەکاری دێنێ. شکست یا سەرکەوتن لە شەڕی غەزا بە زۆر فاکتۆر بەسراوەتەوە. ئەگەر ئیسرائیل لەباری نظامیەوە سەرکەوتنی بەدەستێناوە، بەڵام لەباری پشتیوانی خەڵک لە ئاستی جیهانیدا خەڵکی فلستین بوو کە سەرکەوتنی بەدەستێنا. ئەم شەڕە نیشانیدا کە سەرکەوتن یان شکست تەنیا بە پێوەری نظامی هەڵناسەنگێندرێت. زۆر فاکتۆری سیاسی و کۆمەڵایەتی ڕۆڵی بەرچاویان لە ئاکامی ئەم شەڕەدا هەیە. زۆر سپاس بۆ کاک شەفیق کە زەحمەتی کێشا و نامەشی ناردوو بۆم بەرنامێ. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست، بەم جۆرە گەشتی ناکۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە ئێمە و بینەرانیش زۆر سپاس بۆ هەموو عزیزانی کە زەحمەتیان کێشا و نامەیان ناردووە و داوای لێبوردنیش دەکەین کە لەوە زیاتر کات نەبوو نامەکانی کە بەدەستمان گەیشتووە کەمیش نین، حتمما لە بەرنامەکانی داهاتوودا پێشکەش بە ئێوە ئازشی دەکەین. دووبارە چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازانەوەی ئەم بەرنامەی خۆتان، حتمما پەیوەندیمان پێوە بگرن و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست و سپاس بۆ هاوڕێیانی هاوکارم کە هەموو هەفتەیەک ماندوو دەبن و هەوڵی ئەوە دەن کەم بەرنامەیە بە باشی بەڕێوەبن. جارێکی تر سپاس بۆ ئێوە. ماڵاوە.